ئەوڕۆ ئامانجیان لە هاتنیان دەست بەکاربوونی پرۆژەکەەوە ئیستیلامکردنی مەوقعی پرۆژەکەیە بە بەڵێندەر. من بە ناوی ئیدارەی ڕاپەڕین و سەرجەم دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی سنوورەکە زۆر سپاسی بەڕێز مامۆستا شێروان دەکەم کە سەرباری ئەو هەموو گرفت و کێشانەی کە هاتە بەردەمی جێبەجێکردنی ئەو پرۆژەیە دیارە هەر لە تەرخانکردنی بودجەکە لە ساڵی 2019ەوە کارکردنی بەردەوامیان بۆ ئەوەی کە ئەو بجێ لە سنوورەکەدا بکەوێتە بواری جێبەجێکردن کە جێگەی دەستخۆشی ئەوڕۆ هەوڵ هیمەتەکانیان بە فیڕۆ نەچووە توانرا پرۆژەکە بکەوێتە بواری جێبەجێکردن ئومێد دەکەین کە لە کاتی دیاریکراوی خۆیدا بکەوێتە خزمەتی هاوڵاتیانی سنوورەکە کە بە دڵنیاییەوە بە تەواوبوونی پرۆژەکە گرفتێکی گەورەی بواری تەندروستی لە سنوورەکەدا کە نەخۆشخانەی فریاکەوتنە چارەسەری پێویستی بۆ دەکرێت. ئەم نەخۆشخانەی ڕانیە لەگەڵ نەخۆشخانەیەک لە چەمچەماڵ لە ناحیەی شۆڕش کە هەمووی کە سوکاری ئەنفالن لەوێ گرتمە ئەستۆی خۆم و خۆشبەختانە توانیمان ئەم دوو پرۆژەیە نەهێڵین بفەوتێت تا کۆتایی ساڵ کە تەواو بوو توانیمان ئیدراجی بکەین لەناو پرۆژەکان. ئەوەی چەمچەماڵ تقریباً مانگێکی زیاترە 2 مانگ پێش ئێستا دەستیان بەکار کردووە. ئەوەی ڕانیە پێویستی بە کولفەی زیادە هەبوو بە حکمیەوەی کە دینار و دۆلار گۆڕابوو پێویست بوو کولفەکەی نزیکەی 200 میلیۆنێک زیاد بکرێ. دوایە کە موافقەی مەجلیسی اقتصادیمان بۆ وەرگرت و موافقەی وەزارەتی تەختیت و وەزارەتی مالیەمان بۆ وەرگرت ئەمڕۆ خۆشبەختانە بەڕێز سەد سابرین و مهندسە بەڕێزەکانی کە لەگەڵیەتی لە دائیرەی مەبانی کەرکووک هاتوون وەکو جیهەی ئیشرافی پرۆژەکە دەکەن لەگەڵ مقاول کە هاتۆ پرۆژەکە وەردەگرن. ئەمڕۆ زەویەکەیان تەسلیم دەکرێت لەلایەن بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی ڕاپەڕینەوە و دەست بەکارەکان دەکەن.